قوتابیەکی تەمبەڵ بوو، کوردی نازانێت و باوکی وەکو مرۆڤ حسابی بۆ ناکات. ئەمە قەدەری یەک لە دیارترین سیاسیەکانی هەرێمی کوردستانە کە ئێستا حیزبێکی گەورە بەڕێوە دەبات. خۆزگەم بە خۆتان، من تۆزێک تەلەبێکی تەمبەڵ بووم ئەگەر قسەی ڕاستیدا نەوێت. ئەو کەسە بافڵ تاڵەبانیە کە لە جیهاندا بە یەکەم سەرۆک حزبدا دەنرێت کە ڕەچاوی هیچ بنەمایەکی کۆمەڵایەتی ئەخلاقی و سیاسی ناکات و پابەندی هیچ بنەما و پرۆتۆکۆلێک نییە. لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووز گوتی من بەرپرسیارم لە هەموو شتێکی سلێمانی کە ڕوودەدات کەچی لای ئەو بانێکە و دوو هەوە، چونکە هەر خۆی دوو هێزی حکومی کە کۆماندۆ و دژە تیرۆرن دەستی بەسەرداگرتون و کردوێتنی بە هێزی حزبی و هەر ڕۆژە و بە فەرمانی ئەو ڕۆڵەیەکی ئەم شارە خەڵتانی خوێن دەکەن و دەچنە سەر ماڵی بەرپرس و بازرگانان و دەستگیریان دەکەن. مام جەلال سکرتێری پێشووی یەکێتی و باوکی سەرۆکی ئێستایی یەکێتی لە باسی کوڕەکانیدا دەڵێت من کەرێک و کوڕێکم هەیە. جەلال تاڵەبانی ئەڵێ من کوڕێک و کەرێکم هەیە، کوڕەکەمەوە قوبادە و کەرەکەشم بافێڵ. ئەڵێ جارێک سەلاحێتم دایە دەست لەولا عەبدوڵای قەسری بۆ کوشتم و هاتم. ئەو کوڕە گەورەی جەلال تاڵەبانی نەخۆشی بیرچوونەوەی هەیە، چونکە دەڵێت باوەڕم بە دیموکراسیە کەچی هەر خۆی هێرش دەکاتە سەر بارەگای حزبی، دەستگای ڕۆشنبیری و ڕۆژنامەوانیەکان و ڕۆژنامەنووسان دەستگیر دەکات. جالەوەی لەو کاتەوەی دەسەڵاتی گرتۆتە دەست چەندین سەرکردەی یەکێتی لە نمونەی مرادکانی کوردەیی و نیاز دەرگەڵەیی تیرۆر کردو و ئەمەش تەنها لەبەرەوەی فەرمانیان لە لاهور شێخ جەنگی وەرگرتو و نەچوونەتە ژێرباری فەرمانەکانی ئەو. کردەوە وەک هاوسەرۆک ئەو کات ئەگەر سەرکردایەتی ئەگەر پرسیارەکەم تاوکەم ئەخر ئاگام لە ئەوە نییە کە باسیەکەیت، ئاگام لە پەیامی کاک لاهور نییە. بافڵ تاڵەبانی بۆتە سەرۆکی یەکێتی کەچی نەکەسایەتیەکی سیاسی و ناکاریزمای هەیە. زۆر جاریش ویستوێتی بە قاقای پێکەنین و قسە جیاوازەکانی خۆی وەکو کارەکتەرێکی کۆمێدی دەرخات کەچی هەر نابێتە کەسێکی کۆمێدی و لە سۆشیال میدیا خەڵکی گاڵتەی پێ دەکەن. ئەو سەرۆکەی یەکێتی بە جلوبەرگی سەربازی لە نێو سلێمانی و لەگەڵ کۆماندۆ دەسوڕێتەوە وەکو ئەوەی لە بەرەکانی جەنگ بێت و ئەوەندە کەسێکی میزاجیە، خۆی لە گەنجانی شارەکەی تۆڕە دەکات و پاڵیان پێوە دەنێت. بافڵ تاڵەبانی لە ڕوویاینەوە کەسێکە کە پابەندی هیچ بنەمایەکی ئاینی نییە و تەنانەت سوکایەتیش بەخوای گەورە و ئاینی ئیسلام دەکات. ئەو دەڵێت خوای گەورە دەهێنمەوە خوارەوە. چی؟ جگەلەوەی لە دوایین دەرکەوتنی چۆتە تەکیەی شێخ نەهرۆ کەس نەزانی و لە کاتی زکردا پێ دەکەنێت و گاڵتە بە پرۆسە دینیەکە دەکات. ئەو کوڕەی جەلال تاڵەبانی داماڵراوە لە هەموو بەهایەکی ئەخلاقی. هەر ئەو لە پەیوەندیەکی تەلەفۆنی بە گەنجێکی کورد دەڵێت لە پێشچاوی هاوڕێکانم وەکو دەتخەمە ژێر پێڵاوەکانم. هەی سەگ بەس پیاوی. بافڵ تاڵەبانی لە گەشتێکی بۆ لەندەن ڕوبڕووی ئافرەتێکی بۆیەری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێتەوە و پێی دەڵێت ئێوە کوڕەکانمان دەکوژن و ڕادەستی تلعاتی ئێرانیان دەکەنەوە کە مەباست لەی نمونەی وەکو سەلیم سەلیمی و بەهزاد خوسڕەویە. بافڵ تاڵەبانیش ئەو کاتە بەسەر نزمیەوە دەوەستێت. خۆجاشی ئەو لەگەڵ ئێرانی تۆ کوردەکانی لێمە ئەکوژن بێشەرەفانە تەواوی کوڕەکانمان کچەکانمان ئەدام کرا. ئێوە ئەچەند تەعزیمیان لێتان کەسەفتانە سلێمانیتان هەڵ کردە لە پاستان تەواوی ئیتلاعەتیە. بەڵێ سەرۆکەکەی یەکێتی
لە نێو حزبەکەی حساب بۆ هیچ کەسێک ناکات و بەبێ پرۆتۆکۆل دەگەڕێت و دەسوڕێتەوە. بەجلی سەربازی دەچێتە کۆبوونەوەکان و لە کاتی ڕۆشتنی زمان دەردەهێنێت و بە قسەی جیاواز سوکایەتی بە حەز بوونەتەوە جیاوازەکانی کوردستان دەکات. سەرۆکەکەی یەکێتی سەرڕایەوەی لە دەرەوە ژیاوە کەچی کەسایەتێکی زۆر لاوازی هەیە و لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی ئێران جوڵە و کردداری وانە گونجاوی دەکرد کە بۆ جێگای کاردانەوەی زۆری سۆشیال میدیای هەرێمی کوردستان و جیهان تەنانەت لە سۆشیال میدیای ئێران بە شێت ناویان دەبرد. ئەم کاردانەوانە لە کاتێکدایە کاتێک کە پۆستێکی بافڵ تاڵەبانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکرێتەوە ئەوەندەی جوێن و قسەی نەشیاوی پێدەگوترێت ئەوەندە دەستخۆشی و خۆشەویستی بۆ نانێردرێت.